دواکەوتن و کەمی بارانبارین لە ئەم ساڵدا لە سنووری پارێزگای کەرکووک ترسی لای هاوڵاتیان و جووتیاران دروست کردووە بۆ مەبەستە مامۆستایانی ئاینی و مسلمانانی شارەکە سونەتی نوێژە بارانەیان ئەنجامدا. هاوڵاتیان بە پاڕانەوە و دوعاکردن داوا لە خوای پەروەردگار دەکەن بارانی بە ڕەحمەتی خۆی بۆ سەرزەوی ببارێنێت و بەهۆی سەرپێچی و تاوانی مرۆڤەکانەوە دەرگای ڕەحمەتی خۆی دانەخات. هاتمان نوێژە بارانە بکەین بەشکم خوای گەورە ڕەحممان لێکە بارانی وە ڕەحمەتمان بۆ ئەنێرێ. اینجا ئەگەر دوعای خێری دەکەی لەکوێ بارانە بارێ. خوای گەورە دار و درەختی دروست کردا بە باران، بەڵام ئێمە احتیاجی ئەوین دوعای خێر بکەین، بگەڕین و بەلای خوای گەورە ڕەحم بە یەک بکەین. تقریبا باران بە سێرا ڕۆژی باران نەباریوە. ئیشەڵای من ڕوومان کردم دەشە بەشکە خوای گەورە دوعامان قبول کە، بەڵام هەمووی معسیەت و گوناح و تاوانی خۆمانە. خوای گەورە خۆ سەبەبی زەکات و سەبەبی تاوان و سەبەبی معسیەتی خۆمانە. خوای گەورە خۆ ڕق لە عەبدەکان نییە. ئیسای ڕوومان کردم ئەم دەشتەوە ئیشەڵا داوا لە خوای گەورە بکەین، خوای گەورە قاپی ڕەحمەتمان لێ بکاتەوە، بارانی ڕەحمەتمان بۆ منێ ئیشەڵا. وەڵام مسلمانان ئەبێ بە دەرەجەیەک دڵپاک بن، دڵچاک بن، ڕوو لە خوای تەبارەک و تەعالا بکەن. یعنی ئەم بارانیە خۆی نمونەیەک ئینسانە بێ بگەڕێتەوە بەلای خوا زیاتر. یعنی هەر بڵایە هات نەخۆشی بە بارانی بە تایبەتی کەی بڕێ ئەم برابەرەکشمان دەرچوونێ بۆم دەشتە بۆ داواکردنی باران، بۆ زەلیلی خۆمان وەکو مسلمانان خۆمان زەلیلکەین، هەتا خۆی تەبارەک ڕەحمان لێ بکە، بارانمان بۆ سەرا ببەرێنێ، بۆ هەموو شتێ بێ خوای گەورە. جا مسلمانان ئەگەر زیاد بگەڕێنەوە بەلای خوا، خوای زیاد ڕەحمان لێگا. هاوکات مامۆستایانی ئاینی هۆکاری نەبارینی باران بۆ تاوانی مرۆڤەکان دەگێڕنەوە و بە پێویستی دەزانن مسلمانان تەوبە بکەن و لە بەرامبەر یەکتر باش بن تا خوای پەروەردگار بارانی بە ڕەحمەت ببارێنێت. ومێدمان وایە خوای گەورە جەلە جەلالوهو بەزەی بێتەوە بە حاڵی ئەو خەڵکی کە هاتۆتە دەرەوە بە زەلیلی، بە ملکەچی، بە خۆ بە کەمزانینەوە داواکەین لە ڕەحمەتی ئەڕەحمان و ئەڕەحیم کە خوای گەورە دەرگای ئاسمانمان لێ بکاتەوە و بەهۆی هەڵە و کەم و کوڕی و زوڵم و زۆری خۆمانەوە دەرگای خێر و بەرەکەتمان لێ نەگرێتەوە. عولەما ئەڵێن سەبەبی کەمبوونەوەی باران یەکێک لەوانە ئەوەیە کە خەڵک حەقی فەقیر و هەژار نادا، یا زوڵم لە یەکتریەکەن، یا ڕقەبەلایەتی و دووبەرەکی لە بینیانە دروستە بێ. کەمبوونەوەی بەرەکەت بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە زوڵم و زۆر و خراپەکاری خەڵکی سەرزەمینەوە. لەم ساڵدا لە سنووری پارێزگای کەرکووک تەنها 24 ملیم باران باریوە. ئەمەش مەترسی لە ناوچوونی بەرهەمی سەدان دۆنم بەرووبوومی کشتوکاڵی دروست کردووە. تا ئێستاش حکومەت پلانی نییە کە لە ڕێگەی بەنداوەکانەوە هاوکاری جووتیاران بکات تا ئەو سەدان دۆنم بەرووبوومە کشتوکاڵیە لە ناوچوون بپارێزێ. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.